بەڕێز ناسر هەرکی پەرلەمانتاری پێشووی عێراق بوو لە هەولێرەوە ڕاستەوخۆ میوانمانە. کاک ناسر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. یان ئەمە هەنگاوێکی جوان و دڵخۆشکەر بوو کە لەبەرەوەی سوودانی ڕازی نەبوو لە هەندێک وەزیرەکانی بڕیاری گۆڕینیدان، بەڵام بۆچی ناتوانێت؟ ئەو کاتت باش و کاتی گشت بینەرانی کوردستان بیچار باش. وڵای سەبارەت بەو بابەتە ئێمە زۆر جار باسمەلەوە کردووە. ئەگەر ئێمە باس لە جەنابی سوودانی بکەین، ڕەنگە کەسێکە کە حەزی لەوەیەکەوە خزمەت بە گەلی عێراق بە شێوەیەکی گشتی بکە، بەڵام هەمومان دەزانین جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی هیچ هێزێکی گەورەی لە ناو پەرلەمان نییە و خۆی کاندیدی لایەنە شیعەکانە و پێویستە فەرمان لەوان وەربگرێ. هیچ کاتێک ناتوانێت فەرمانەکانی خۆی یاخود ئەرکەکانی خۆی یاخود دەسەڵاتەکانی خۆی وەکو پێویست جێبەجێ بکە، پێویست یان لەسەری ئەرکەکە بچێ ڕازامەندی لایەنەکان وەربگرێ، ئەو کات گۆڕانکاری بکە. بۆیە من بە دووری دەزانم بۆ خۆی ئەوەی کە ئەو بێوێ گۆڕانکاری لە حکومەت بکە پێی بکرێت، چونکو دەسەڵاتی حیزبەکان زالە بەسەر حکومەت. باش ئەگەر دەسەڵاتی حیزبەکان زاڵە بەسەر حکومەت، یعنی بۆچی سوودانی هەمیشە سوورە لەسەرەوەی کە لێپرسینەوە لەگەڵ وەزیرەکان بکرێ یاخود لە کار دووریان بخاتەوە بیان گۆڕێت؟ خۆی پێویستە جولەیەک بکە، بەڵام ئایا توانیتە تا ئێستا هیچ ئیش بکە؟ یعنی سنوورخانێت ئێمە پێویستە بزانین پاش ئەوەی یعنی عێراق ئەو گۆڕانکاری بەسەردەهات لە 2003 عێراق لە وڵاتێکی سادە و تاک دەسەڵاتی و دیکتاتۆری گۆڕە بە وڵاتێکی دیموکراتی پەرلەمانی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بووە. یعنی ئەو کۆمەڵە کێشانە هەمویان ڕوویان لە پەرلەمان و لە حکومەت کرد. مەسەلەی يعني دیاترین مەسەلەی شیعە و سونە، مەسەلەی کێشە کۆمەڵاتیەکان و چەکداری و تا ئێستا چەک هێز زالە بەسەر یاسادا و مەسەلەی مەساڵح و بەشبەشێنە و مەسەلەی نوێنەراتی کردنی وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی، ئەمانە هەموو یعنی هۆکارن، ئەمانە هەموو ڕێگرن ئاستەنگ بەرامبەر بە حکومەت و پەرلەمان کە نەتوان هیچ کاتێک بە ئەرکەکانی خۆیان هەڵبستن. بۆیە یعنی سوودانیش بەڕێز سوودانیش هەر وەکو سەرۆکی حکومەتەکانی تر ئێمە هەموو کاتێک گوتمان حکومەت لاوازە بەرامبەر بە دەسەڵاتی حیزبەکان. کاتێک ئەو خاوەنی کوتلەیەکی گەورە نێ بە ناو پەرلەمان، چۆن دەتوانێت بڕیارەکانی خۆی جێبەجێ بکات؟ هەر بڕیارێکیش بدا لە پەرلەمان تێپەڕ نابێ و ناچار دەبێ بگەڕێتەوە بۆ ڕەزامەندی وەرگرتن لە لایەنە سیاسیەکانی عێراق. کەواتەم هەنگاوە تەنها بۆ ڕیکلامکردن، بۆ خۆ دەرخستن، بۆ کارکردن بۆ پەرلەمانی داهاتوە یاخود بۆ هەڵبژاردننی داهاتوە یاخود بۆ ڕازیکردنی دڵی کورد و سونەیە لەو نێوانەدا؟ بەڕاستی جناب سوودانی هەوڵ دەدا ئێستا ڕەزامەندی هەموو لایەنەکان وەربگرێ، هەم کورد وەربگرێ، هەم شیعە وەربگرێ، هەم سونەش وەربگرێ. بینیمان کاتی کە سەردانی هەولێری کرد ویستی خۆی پیشان بداکەوە کەسێکی فریاد ڕەسە و دێت کێشەی نێوان لایەنە کوردەکان حەدەکە و کابینەی حکومەت پێک دێنێ دەبێتە کەسێکە سبەینێ بۆ هەڵبژاردننی داهاتوو دەنگ بێنێ. بەڵام دیتیتمان هەمومان بینیمان بەرهەمەکە هیچ بوو نەیتوانی هیچ شتێک بکە. لە عێراقیش بە هەمان شێوە ئێمە لە نزیکەوە شارەزایە خۆی لە دەورەی لە خولی چوارەمی پەرلەمان ئەندام پەرلەمان بوو لەگەر ئێمە بوو. وەکو دیسان دووبارە دەکەمەوە خۆی کەسێکی باشە، بەلا تاکید لەوەی دەکەینەوە کە هیچ کاتێک ناتوانێت هیچ بڕیارێکی سەربەخۆ بدات لە حکومەت لەو حکومەتانە کە ئێستا هەیە. هەم نەک هەم حکومەت پەرلەمانش بە هەمان شێوە، پەرلەمانش هەم حال بە حالی ئەنجومەنی وەزیرانە. کەواتە ئێمە قسەمان لەسەر باشی خۆی نییە کە پیاوێکی چەند باشە، بەڵام کەواتە سەرۆکوەزیرانی ئێستا دەبین پەرلەمان و پەرلەمانیش بێدەسەڵاتە؟ بێدەسەڵاتە، بەڵێ بێدەسەڵات. پەرلەمانیش هەموو لە پێش شەوە هەمومان نییە. پەرلەمان ئەوە چەند ماوەیە کە دەوێت سێ پرۆژە یاسا کە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانی خەڵکی عێراقەوەیە ناتوانن کۆک بن و دەنگ لەسەر یاساکان بدەن و یاسا دەربچن. خۆ ئێمە ئێستا خەڵکی عێراق بەدەست پەرلەمانیشەوە داناڵێنی زیاتر لە 50 پرۆژە یاسا لە پەرلەمان ئێستا ناتوانن ڕێک بکەون کە دەنگی لەسەر بدەن، یاخود هەتا ئێستا پەرلەمان نەیتوانێتی ئەو هەویەی نوێی ئێستا هەویەی نوێی عێراقیە
وەکو وڵاتێکی فیدرالی دیموکراتی پەرلەمانی بە خەڵک بناسێنن چونکە هەمووتان دەزانن لە وڵاتێکی پەرلەمانی پێویستە دوو ئەنجومەنی هەبێ ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی ئیتحاد تا ئێستا توانیتی ئەوە ئەنجومەنی ئیتحاد یاسادەر بکات و وڵاتێکی دیموکراتی پیشان بە خەڵک بدات یاخۆت تا ئێستا توانیتی یعنی شێوەی پەیوەندی نێوان هەرێم و عێراق لەسەر نەوت ڕێک بخاتەوە یعنی 18 ساڵە نەیانتوانیوە یاسای نەوت و غاز دەربکەن کە ئەو کێشانە کە لە بینی هەرێم و حکوومەتی اتحادیە کۆتاییان باشە ئەوە ئەگەر پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقیە یاسایی ئێستا لە پەرلەمانە کاک ناسر یعنی یەکێکیان هی کوردە یەکیان هی سونە یەکیان هی شیعەیە هەرسێکیان لە بەرامبەر یەکن بۆچی ئەوانە تێناپەڕێنن لە پەرلەمان سەبارەت بەوەیەک و باسم کرد کە پەرلەمان ناتوانێت بە ئەرکی خۆی هەڵبەستێ پەرلەمانەکو باسم کرد ئەو کۆمەلە ڕێگری و ئاستەنگانە هەموو ڕوبەروی پەرلەمان بووە پەرلەمان ئێستا خەریکی ئەو شتە لاوەکیەکانە یعنی ئەرکی سەرەکی خۆی وەکو یاسادانانی نەیتوانی وەکو پێوی جێبەجێ بکات چونکە ئەوەش پێویستی بە هەمووی پێویستی بە ڕێککەوتنە لە دەرەوەی پەرلەمان و هۆکارێکی تریش هەیە ینی ئێمە لەو حکوومەتی کە ئێستا تەشکیل بووە لە حکوومەتی اتحادیدا ینی هەموو لانە سیاسەکان ڕێککاتن کە ئەمە پێویستە ئەمە ینی دموکراتیەکی تەوافقی پەیڕەو بکەین بەڵام بەداخەوە لانە شیعەکان و سونەش بە هەمان شێوە ینی ئەم ڕێککەوتنێشیان بەرداوامی پێنەدرا بۆ ئەوەی کە بتوانین یاساکان دەربکەین ئەو سێ یاسایش ینی دوو یاسا مەسەلەن یاسای ینی گەڕانەوەی زەویزاری ملکی خەڵک بەڕاستی ینی ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن هەموویان دەیانگۆ دەسەڵاتێکی زالم لە عێراق هەبوو ئەو دەسەڵاتە زالمەی کە ئەو قڕاتی مەسقیاسەوە دەرکردیە ینی ملک و مالی خەڵکی زەوت کردیە چۆن حەق بەخۆ دەدا یان دژی دەرکردنی یاسای بکە ئەم یاسا بۆشێتەوە یعنی خۆ ئەوە بەس بۆ کورد نییە بۆ کووردە بۆ عەرەبە بۆ تورکمانە بۆ سریانە بۆ هەم خەڵکی ترە جگە لە یاسای ینی لێبوردنی گشتی ئێمە بەخۆمان دەزانین چەندەها خەڵک ئێستا لە ناو زیندانەکانە بەڕاستی بێگوناح تەنها لەسەر ئەوەی کابرایەک یعنی زانیارێکی لەسەر داواکو پێ دەڵێن مخبر سری بە ناوی داعش کەس لەگەر ئەوەی نییە کەسێکی هەمواری یاسایباری کەسێتیە لە عێراق بگرێتەوە بەڵام بەداخەوە زۆر خەڵک ئاماری خۆی تا ڕادەیەک بابزانم هەموارکردنەوەی یاسای باری کەسیاتی تا ڕادێک ڕەنگە کێشەی تێدا نەبێت چونکو ئێمە بەخۆتان دەزانن هەرێمی کوردستان بە پێی مادەی 140 دەستوری عراقی ئەو یاسانەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون تا 2005 ئێمە کاری پێ دەکەن ئەگەر دژی دەسەڵاتە ئیتحادیەکان نەبێ بۆ ئێمە ڕەنگە ئەمە یاسای باری کەسی خۆمان جێبەجێ کێشە نەبی و هەم بۆ کورد و سونەش لە دیالە و مووسڵە کەرکووی چارەسەر کراوە ڕەنگە تەنها مەذهبی جعفەری بگرێتەوە بەڵام ئەوەی کە کێشەی لەسەر ینی ڕەنگە هەندێک لە بینی سونە و شیعەدا بێ بەڵام گرێکۆرەکە ئەوەیە ینی هەر سێ یاساکە پێکەوە بەستراونەتەوە هەندێک خەلک لە برانی شیعە لە برانی سونە ئامادە نین قراتی مەسقیادە سەورە هەلبەشێنەوە لەگەر ئەوەش نین لێبوردنی گشتی دەربکرێت چونکو ڕەنگە زۆر ئەمە بوویتە گرێکوێرەیەک کە ئەوان دژی لێبوردنی گشتی بن و دژی گەڕانەوەی زەویزارەکانی کورد و عەرەب و تورکمان ئاشووری بن کەواتە لایەنەکانی کورد و سونەش حەقی خۆیانە کە ئامادە نەبن ینی لەگەر بەرانی شیعە یاساکە دەرکرد بۆیە من باسم کرد یعنی ئەگەر ئەو ڕێکەوتنەی کە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی ئیتحادی کە دیموکراتیەکی تەوافقی بەردەوامیمان پێدا بە ڕەنگە بمانتوانی بە ئێستا یاساکان زۆر بە چاکی دەربکرێت بەڵام بەداخەوە ئەوە کە دەسەڵاتیان بوو هەندێک یاسایان یان تێپەڕاند کە ئێمە زۆر پێمان ناخۆش بوو لەگەری نەبووین بەڵام کە دەسەڵاتیان هەبوو زۆرینیان باکاری ناوت تێیان پەڕاندن و لە دژی بەرژەوەندەکانی ئێمە و لە باشاگەرەوە حاڵی پەرلەمانە بەبێ تەوافق ناتوانێت یاسا دەربکات و ناتوانێت لێپرسینەوە و چاودێر بێ بەسەر حکوومەتەوە و سەرۆکوەزیرانی عێراق ناتوانێت وەزیرەکان بگۆڕێتەوە وڵات چۆن ئەوە بەڕێوەڕوات
والله وڵات پێویستە بەڕای من ینی هەندێک بیرکردنەوە لە برایانی عرب هەر لە سنەوە هەندێک لە شیعە هەیە ئەو بیرکردنەوە پێویستە ینی ئێستا بیر لەوە نەکەنەوە ینی ئەوان بەرەو دەوڵەتێک بچن کە لەسەر بنەمای خەلکێکی تر ینی کە بیری لێ کردەوە و دروستی دەکردن کە ملەتی عراق بوو بە قوربانی و عێراقیان گەیاندە ڕۆژێکی تا ئەوڕۆ ئەبێ هەموو لایەنە سیاسەکان بێن بیر بکەنەوە لە چوارچێوەی بڕیارێکی نیشتیمانی عێراقی دەربکەن کە بەرژەوەندی هەموو خەلکی تێدا بێ ئێستا منێکی کورد کە من ساڕێ ئەوەندە ساڵێک کە ئەو ڕێگەی نەدایە کە یەک مافی من داوای ماف بکەم کە بەسیترین مافە گەڕانەوەی ملکی خۆمە من چۆن خۆم بە هاوڵاتێکی عێراقیدا بڵێم چۆن من لە گەریبم ئەبێ بیر لەوە بکەنەوە ئێمە عێراق وڵاتێکی فەرەپێکاتەیە فرەنەتەوەیە ئەبێ ئەو فرەنەتەوەی ئەو فەرەپێکاتەیە ئێمە وەکو هێز بەکاربێنین نەک وەکو نقطەی خالی هێز بکە نەکو خالی لاواز لێک دوورکەوتنەوە هەمومان پێکەوە کۆک بین و دوور لە بەرژەوەندی و دوور لەو گەندێلی کە ئێستا لە عێراقدا هەیە دەتوانین ینی ڕێگە چارێک بدۆزینەوە عێراق بەرەو ئاقارێکی ئارام ببێت ئەگەر نا چارەنووسی عێراقیش لە وڵاتانە باشتر نابێت کە ئێستا ئەمە دەیبینی کە چیان بەسەرات زۆر سپاس دەکەم بەڕێز ناسر هەرکی ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی عێراق دەستخۆش